جارێکە دی برینن فەرمانە شنگالێ بەبوون سوزان ئەوە 9 ساڵن لە بەندە هەڤژینێ خۆیە کەس لە هاوار و گازیاوێ نەهاتیە. ئەف باوێ زارۆکێت منە هەتان هۆ نە ئەو بتنێ هەزارەوەکەوی دوندانە هەمە نە هەستیکرد مەڕاتکن ئەم تشتێکیش زانبن ئەم زانم کی هەیە کی نینە نەگەڕیانە گلیکردین ئەم زانبن چ بوان هاتیە ئەما هۆ هونداینە هەمان ئەف عیالێ منەی وندایە تشتێکیژی نەزانم حقوقەکەی مەل عراقەدە نینە ئەزنابێ دەها هەزارە ئێدوەکەم هەینە سەر 5-6 زارۆت کچکۆکت قاسر کە کێری شغل ناین هەتا بشغلێ بلۆکاس لی شغلی ما حقوقەکەی وان نینە لە عراقیدا. وینە و دروشم جۆرە و جۆرن لێ ئارمانج ئێکە هەر کەس دخوازە ئێدی چارەیەک لە ڕەوشە شنگالێ و قوربانیان دەستێ داعشێ بێتەکردن. خەڵکێمە هیچ وێر بن خیفەتا بەیە البەرە گەرما ئاهاڤینێ بەرجەمەدا زستانێ هەموو گەل بن خیفەتا بەینە هەتانها بەردەدەرن بنا تعویدەک داینێتێ نا یەکی ئەف مەقابرە هیچ ڕاکرینە مەقابر هیچ گەلک وێت ونداینە هیچ وەکل سی باشی خدر دەرا هیچ ونداینە کەس پێفە نەچوویەژی مدوی عالم هەموو مەبەڕابێ والحالة ما ببرسي أفبونا سالا متبينين ديم قدامة إزديا باش دفت قري أفبونا سالا إبادة جماعية بسري إزديا هاتي عدالة حقيقية نا يوسف سري إزديا كيرين هاتنا حاسباندن وواري متورد ونا إزديا هاتنا تعويد كيرين أفبونا سالا فاب هزاري بسدد هزارة إزدي دركتن خارج فاب سدد هزارة هي الكامباي دينا شنقال هيش أو قبريا خرابة ساڵانە و لە هەر دەڤەرەکە ئێزدیان ئەفەرمان تێبیر ئینان و داخوازیت هێتەکردن لێ بگۆدنا خەڵکێ شنگالێ پشتی چەندین ساڵان چ گوهۆڕین نەهاتی نەکردن. بسەدەن وینەیەن قوربانیان خۆ بەلگەنە لەسەر تراژیدیا سێی تەباخە ساڵە 2014 یا بسەرێوی خەڵکی هاتی لەسەر ڕووی عەردی و پشتی بۆرینە 9 ساڵان وەکو پێتڤی نەهاتیەکردن دەرمان بەعەدی کوردستان 24 شنگال.